کردو و بەتەمان ئینشاءالله پێی بگەینە فردۆس بە شتوانی پەروەردگار کەسێ بەتەمانە بێ ڕەحمەتی خواتانە بێ بەتەمانی باچێتە دەرەوەیان جوێنە بێ مێ دەکەی حەق هەمووی وا دانیشتو بێ لێ بەشدارە بین لە فردۆس ناترازی ئەگەر ترازان ئەکەوێنە ناو باشتەوە لەبەرەوە دایما بۆشتی گەورە هەوڵ بن وەیە ئەوەی کە دانیشتو مێ دەکەین ئینشاءالله هەمووی بەبێتەوە دانیشترێت لەوانەی پێشوە باسێکی پڕ بوو پوشمان کرد وتمان پڕێکی وەکو ئەوەیە کە تۆ یەک فەردە گوێزێک بێ چەند بە قیمەت و چەند بە نرخە بەڵام بڵێن وەڵای هیچ چوون واتە هەمووی پڕ بێ فەردەکەی پڕ کردبێ بەڵام هەمووی پوشەڵ بێ و ئازان کەسپاری پێ نایە کەواتە باسێکی پڕ و پوچمان کردمان قسەی پڕ و پوچ کردەوەی پڕ و پوچ هەڵوێستی پڕ و پوچ بیرکردنەوەی پڕ و پوچ لە باشتا جێ نابێتەوە خۆی گەڕاوەمێ لا يسمعون فيها لغوا ولا تأثيما لا يسمعون فيها لغوا ولا كذابا إلا قيلا سلاما سلاما لا بهشتا پڕ و پوچی تیانە بێمەعنایی تیانە تۆش بۆ بەهەش هەوڵەدەی بۆ ئەم ڕێگەیەک دەبەر کەواتە ئەگێ ئەمەد لە بەرنامەیە بێ فرشتەکان بۆ ئاراستەیە تەنها لە نابینێتەوە بەڵکو زۆر جار کردەوە کەش هەر بۆ خۆی معنای پڕیتیایە و ئەبێ لە هەموو ئیشەکانمانە بە تایبەتی ئینسانی موسڵمانە بێ ئەمە لە بەرنامەیە بێ لەوانەی ئەمڕۆیە لە مادەی ئەمڕۆیە ئەچینە خزمەتی بابەتێکی تر کە ئەمە دەرزی سێمە کە ئەمە پێشبڕکەی سێمە کە ئەمە منافەسەی سێمە ئەبێت هەمومان خۆمانی بۆ ئامادەکەین کە خوای گەورە فەرمێ چی؟ ئەفەرمێت والذین هم چی؟ والذین هم للزەکاة فاعلون ئەوانەی کە زەکات جێبەجێ ئەکەن واتە کردویانە بە فعل ئەوانەی کە زەکات ئەبەخشن ئێ باشە زەکات هەر ماڵە نەخێر زەکات ئەکرێ زەکاتی نەفس بێ خوای گەورە کە باسی نەفسەکە فەرمێت قد أفلح من زكاها وقد خاب من دساها کەواتە ئەکرێ ئەم زەکاتە زەکاتی نەفس و دەروون بێ خوای گەورە فەرمێ ئێمە کانیەکی ئاوەدانماندا بە هەر کەسێک کە نەفسی ئینسانەکە خۆیەتی لە ژیانە ئەوەی کە بەردی لێ دەرهێنا کانێکی زیاتر هەڵقوڵی زیاتر سازگار بوو ئەوەی کە بەردی تێفڕیا و پاکی نەکردەوە ئەمە کوێر بۆەوە کانیەکەی وشک بوو قد أفلح من زكاها ئەم نەفسی تۆ بەردەوام پێویستی بە تەسکیەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الإيمان يخلق في جوف أحدكم فەرمێت ئیمان لە ناخی هەر کەسێکتانە کۆنە بێ ئەرزێ تازەی کەنەوە بەردەوام نێڵن کۆن بێ دایما کلیکێکی لەسەرکەن بنووسن ریفرش بنووسە ئەپدەیت نێڵن ئەم نەفسە کۆن بێ نێڵن پیس بێ نێڵن خەڵتە بیگرێ دایما فڵشەیە بێن بە جامەکەیە بۆی کە پاک بێتەوە نابێ ئاوا بێ بۆیە قد ئەفلح من زەکاها باسی چیەکەین باسی فەلاح و سەرکەوتن و بەردەواکەین کەواتە چییە سەرکەوتووە لە دنیایە ئەوەی کە بەردەوام خەریکی نەفسی خۆیەتی پاکێکاتەوە بەردەوام خاوێنێکاتەوە ئەم نەفسە خۆشەویستەکەم عینە نەفسی زەکات وایە واتە چۆن دڵە پێویستی بە پاکردنەوە و پێویستی بە فڵچە پیاهێنان و پێویستی بە سڕینەوە هەیە هەموو لاشەش وایە ئەگەر چاوی تۆ بەردەوام ئەم تروکەیە نەکات واچە چاو نەتروکێنیت هەر چاوت بۆ خۆی پڕ ئەبێ لە پیسی و لە خەڵتا بۆیە خوای گەورە چاوتروکانی بۆ ئینسان داناوە کە چاوی پاکاتەوە کەواتە ئەبێ پا بکرێتەوە وەکو چۆن نەفس پاکرێتەوە لاشە پاکرێتەوە پارەش هەروە پابێتەوە لێتان تێک نەچێت پارە یعنی زەکات زەکات یعنی بەرەکەت یعنی نەما یعنی تەهارەت یعنی تەطهیر پاکردنەوە کەواتە زەکات لە پارەیە بەرەکەت دەخاتە پارەوە
زیاد دەکاتە پارەوە وەکو ئەوەیە زەرعێکە چانە بێت و نەشونما بکات. ئەی ئەگەر زەکاتی لێنەی ئەم پارەیە وەکو لاشەکە وایە، لاشەکە چۆن نەفسیتیایە و بۆکە نەبێ و چڵکە نەبێ، وەکو وایە پێستێکت هەیە بڵی وەڵا با پێستم ئەستورتر و چەورتر بێ نایشۆم، بۆ گەنەکەیت. وەکو ئەوەیە نینۆکت بێ بڵێ وەڵاهی نینۆکە زیادەکانم ناکەم. زەکات بریتیە لە پاکردنەوەی لاشە. جا نینۆکە ئەیکەیت و کورتێکەیتەوە و جوانە بێت و پاکە بێتەوە و پاکژە بێت، توانی نانی پێ بخۆیتەوە، توانی نوێژی پێوە بکەیت، دەستنوێژی پێ بگری، یاخود قژێکە ئەبێت کورتی کەیتەوە هەموو جارێ ڕێخیت و بچی بەلای حەلاق لەبەر دەستیا دانیشیت، یاخود پێستێکە ئەبێ پاکژی کەیتەوە. هەموو ئەمانە خۆشەویستەکەم بریتیە لە تەسکیە، واتە زەکات بریتیە لە پاکردنەوە. ئەو پارەی تۆ هەتە هەموو جارێ ئەبێ زەکاتی لێبەی بۆ ئەوەی کە پاکش بێتەوە. لە ئەوروپا ئەگەر کەسێ پارەیەکی هەبێ بە ڕەنجی شانی خۆی بە ماندووبوونی خۆی پەیایی کردبێ، ئەبێ زەکاتی هەموو شتێکی لێبە. لە ئەوروپا هەموو شتێک، لە خواردنەوە، لە ئاوە، لەسەر جادەوە، لە خانووەوە، لە ماڵەوە، لە ڕێگەوبانەوە، لە کارەباوە، لە هەر شتێک تۆ دەستی بۆ ئەبەیت غەیری هەوا هەر هەمووی تاکسی خۆی هەیە، زەریبەی خۆی هەیە، باجی خۆی هەیە. باجەکەش زۆر جار لە 12ەوە ئەگاتە لە 140. خوای گەورە ڕەحمی پێ کردویت، ئەفەرمێ زەکاتەکەی من کە خۆم پێم داویت، خۆم منەتم بەسەرا کردویت، زەکاتەکەی من قەیناکە 2.5 دانێن. لە هەرچی زەریبەی دنیایە کەمترە. هەموو زەریبەی دەخلێک ئەبێ لە ساڵێکە 1 مانگی بۆ حکوومەت دابنیت، پارەکەی بی بە حکوومەت بە چەند بەکرێت دابێ ئەبێ 1 لەسەر 12 بژێڕیتەوە بۆ زەریبە. بەڵام خوای گەورە ئەوەشێ لەگەڵ ناکە. ئایا خوای گەورە نازانێت شتەکانمان لەسەر قورسکە زەریبەی زیاتر و باجی زیاترمان لێوەگرێ؟ بەڵام بۆ نایکە ڕەحمەتەن بە ئێمە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر خوای گەورە دەستان لەسەر تونکە، ئەفەرمێ لە ئینسانە 360 دانە چی هەیە؟ چی؟ جومگە هەیە. هەموو ڕۆژێک هەر جومگەیەک خێرێکی لەسەرە، واتا بێ زەریبەیەک و تاکسێکی بۆ بیت. تیانی پێغەمبەری خوا چێ دەرەقەتی ئەوەیە؟ بەیانی خەبەرێ نەبووتەوە، خێر و شەڕ بەش نەکراوە، ئەبێ 360 دانە خێرکەیت. هیچیە؟ وەڵا بەس گریسی جومگەکان کە جومگەکان بجوڵێت و حرەکەکەی ئاسان بێت و فریز نەکا و جام نەبێ جومگەکانمان. کەواتە خوای گەورە کافەرمێ هەموو ڕۆژێ هەر جومگەیەک خێرێکی لەسەرە بۆ ئەوەی کە قەدری بزانی. فەرمێ قەیناکە بە 2 ڕکات نوێژی زوحا چێش هەنگاو هەموو ئەمانە لە کۆڵەکەوێت. کەواتە خۆشەویستەکەم خوای گەورە کە دەستی بۆ شل کردوین ئەفەرمێ ئەم پارەیە هی خۆمە، تۆ کە زەکاتەی بە فەقیرێک هی خۆتە، بۆ خۆتە، لە خۆتە، ئەی بەخشی لەوانەیە نزیکترین کەسی خۆت بێ کە پاری ئەدەیتێ. خوای گەورە پێویستی بە پارەی من و تۆ نییە. ئەفەرمێ خذ من ئەموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصل عليهم إن صلاتك سكن لهم. فمن لپارەکەیان وەرگرە بیدەرەوە بە خۆیان، واتە تؤخذ من أغنيائهم وترد على فقرائهم. سەیری ئەم سیستمی زەکاتە کە خوای گەورە دایناوە چەند جوانە. لەوانەیە خەڵکی بڵێ پەر مامۆستا تۆ باسی زەکاتی چیم بۆکەیت و بەتەمای من فیردەوس بێنم، خۆ من دینارێ لە گیرفانمان نییە. نەباوجان ئەو مناڵی کە دانیشتۆ دەخیلەیە کە بۆ کردوێتەوە، ئەگەر دەخیلەکەی ئەم ساڵ 100,000 تیا بوو، بڵێ 2500 لێ دەرکەین زەکاتەکەی بین بە فەقیر، با 2500کە لە گیرفانیە بە درێژای ڕەمەزان هەر کاتێ خێرێکی بینی بڵێ باوکو وەڵاهی ئەمێن بێم مناڵە، ئەیەم بم پیاوە، ئەیەم بم پیرێژنە، ئەیەم بە بەتیوە، ئەیەم بم مزگەوتە، ئەیەم بەم خێرە، بۆ ئەوەی کە مناڵەکەت لە ئێستەوە فێری بەخشین کەیت. هەر کار و کاسبیەکە دەیە خۆشەویستەکەم، چەندێ وەرەگریت، چنێکت هەیە، چنێکە دەسەکەوێت، لە هەر ئاستێکی دەزمایەیت مانگانە شتێدانێ بۆ خوای گەورە، بڵێ خوایە من ئەم پارەی کە دەستمەکەوێت هی خۆتە، خۆت داوتە، خۆت بەخشیوتە، بۆ ئەوەی کە پارەکەم بۆ گەن نەکا، بۆ ئەوەی کە پا بێتەوە. وتاری ئەم شۆمان بە ناوی پاکبوونەوەیە، واتە زەکات، بۆ ئەوەی کە خاوێن بێتەوە. هەموو مانگێ من لە 100 دەرەکەم بۆ تۆ، دوکانەکەم، تەکسیەکەم، موچەکەم، ئیشەکەم، نیسبەکەم، کۆمپانیاکەم، باخەکەم، هەر ئیشێکەکەیت
نسبەیەکی دانێ بۆ خوای گەورە. تۆ خوای گەورە شەریکە بزانە زەرەرەکەی یان نا. چێ خوای گەوری شەریک کرد زەرێنی کرد بابێ بە من بڵێ وەڵای کاکە من خوام کرد بە شەریک کەچی ئەومە زەرەرم لێ کەوت بزانم قەت زەرەرەکە خوای گەوری لەگەڵا بێ. خەڵکە چێ مەسوولێکی هێنەی کا بە شەریک لەگەڵ خۆیان بۆ ئەوەی کە واستەی هەبێت و ئیشی بڕوا. تو وەرە خوای گەورە بکە بە شەریک لەگەڵ خۆتا بزانە قەت زەرەرەکەی لە ئیشەکەی خۆتا، بزانە قەت دەسەکەی بە گیرفانی خاڵیە. بۆیە خۆشەویستەکەم مەفروزە هەر یەکەمان کەیساکێنە دانیشتووە بەم ڕۆحیەتە بڵێت تەزکیە کە خوای گەورە فەرمێ والذین هم للزەکاة فاعلون زەکاتی دڵ و نەفسە کەواتە ئەم لە خۆمان جێبەجێم کرد. الحەمدولله. ئەی ئەگە پارەشم هەبوو، پارە هەر بریتی نییە لە پارەیەکی وشک. باخ هەر پارەیە، سیارە هەر پارەیە، خانوو هەر پارەیە، کۆمپانیا هەر پارەیە، مڵک هەر پارەیە، هەر چییە تۆ بیگری هەر پارە و هەر مڵکە. ئەکرێ لە هەمووی هەر زەکات بیت بیبەخشیتەوە تەنانەت ئەو ئافەتەی کە جووتی ئاتون لە دەستیایەتی زەکاتەکەی بات بۆ ئەوەی کە ئیشەکەی زیادکە، ئیشەکەی بەرەکەتی تێبکەوێ. بۆیە خۆشەویستەکەم ئەم پارەیە ئەگەر نەیبەخشی چی لێ دێ، ئەگەر بیهێڵیتەوە چۆن بۆ گەنەکات چۆن ئەمێنێتەوە. کەستان بینیوە لە ماڵی خۆیان بڵێ بەخوا ئەم پارەیە چاک بووە بە تەوق بە ملمەوە لە کۆڵم نابێتەوە. قەدەم قسەیەتان بیستووە؟ ها؟ خۆرە خەڵک چۆن دریە بە پارە بڵێت تەوق باوکی من. ئادی بزانم چییە وەڵڵا با بێنێ بۆ لای ئێمە ئەگەر تەوقە بۆی سەرفەکەین بەسەر ئەو چاوانە. ها؟ خوای گەورە فەرمێ ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة. فمێ ئەو پارەی کە لە دنیاە دڵیان لە هەڵبی بەخشن و تون شوێنیان لێ قایمە کرد و کۆیانە کردەوە لە قیامەتە ئەبێ بە تەوقێک کۆچێتە ملیان لە کۆڵیان نابێتەوە. پارەیە زەکاتی لێ نەدەیت، ئەو نە قورسە، ئەو نە چڵکنە، ئەو نە پیسە، ئەبێ بە تەوقێک کۆچێتە ملت. سەیطەوەقون واتە ئەبێ بە تەوق لە ملێ نابێتەوە. سوبحان الله من تا ئێستا ئەمەم نەزانی بوو کە پارەی هاتوون پارەی ئەو نە قورسە. سوێنتان لەسەرم نییە ئەم جارە لە سەفەری عەمرە بووم گەڕامەوە کە گەیشتینە دەوحا بە ترانزیت لە تیارەکەیە پیاوی جانتایەکی پێ بوویستی سەری پاسەخەی خا. کۆرە منیش بینیم فەقیرە جانتاکە بە دوای خۆیان بە کێشەکە بە قورئان جانتاکەش زۆر گەورە نەبوو. کۆرە وتم گوناحە با دەستێکی لەگەڵا بەمێ کوڕی نەبوو ئاوا دەستم نیایە یەکسەد قچە لە پشتمەوە لە خۆش دەزانم دوو کێرەشت تۆزێ ناسکن قەت فێری شیکائی نەبوون. باوەڕم پێ بکە حتا ئێستا پشتمێشی. کۆرەوتم مەملەکەتی وەرانبی ئەوە چی تایە جانتایەکی بچکۆلە تی وەڵا 200 شتێک کیلۆ ئاتونی تایە. باشە بۆ قورسە بەقەل یەک بەرمیل قورس بوو. لا إله إلا الله. اینجا وەرە لە قیامەتە ئەمە بکرێتە تەوق بکرێتە ملێ بۆ چکە زەکاتی لێ نەیاوە. هەر شتێکی زەکاتی لێ نەی زۆر قورسە بێ واتە ئەم تەڵایە ئەبێ بە تێڵا اینجا بکتە لەسەری لە کۆڵێ نابێتەوە. خوای گەورە فەرمێ ئەمە ئەبێ بە تەوق واتە بە تەڵای و بە ئاتونی نامێنێ ئەبێ بە جەندرمە و ئەکەوێتە گیانی تۆ. ئەو پارەیەکشی کە سووکە و زەکاتی لێ دەرکردووە ئاکە خۆتە شۆڵی وەڵاهی خێرە بنووسە وەڵاهی لەشم سووک بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كل امرئ تحت ظل صدقته يوم القيامة. هەموو ئینسانێ لەژێر سێبەری چاکە و خێرەکەی خۆیایەتی لە ڕۆژی قیامەتە. واتە لەو ڕۆژەیە کە خەڵک هەمووی لەبەر ئاگر و لەبەر خۆری جەهەنم و ناڕەحەتیەکانی قیامەتایە کەسی ئاوا وەستاوە کەسێرەکەین هەورێ بەسەرێوەیەتی ئەو هەورە جوانە بەو سووکیە سێبەری لەسەر ئەم کردووە خەڵکەشیە لەژێر سێبەرەکەیا دانیشێ ئەڵێن کاکەوە چییە؟ ئەڵێن وەڵا خێری کردووە هەرچی خێری کردووە هەرچی پارەی بەخشیوە هەرچی ئاتونی بەخشیوە بەرز دەبێتەوە ئەچێتە ئەو سەقفەی سەرێوە هەورەکە سەری گرتووە خەڵک پێی سەیرە باشە ئەو هەورە بوونە ئەڵێوە چییە؟ ئەڵێ وەڵا خێرەکەی خۆیەتی. خێری واتان بینیوە ئەو نە سووک بێ بەسەرسەرەوە پشۆ زەکاتی لێ درراوە پارەکە سووک بووە بەرز بووەتەوە بۆ ئاسمان شتێ سووک بوو بەرز دەبێتەوە شتێکیش تۆ لە دنیاە بە قورسی گرتووتە هەر قورسە لەسەرت ناڕەحەتە. خوای گەورە فەرمێ یەوەد المجرم
لو يفتدي من عذاب يومئذ بچی ببنی. خۆشەویستترین شت لای ئینسان چییە؟ مناڵەکەیەتی. ئینسان لە هەموو شتێکا درێغی کە لەوانەیە باوکی دایکی دای پارەی لێ بکەن، بەڵام قەت درێغی لە مناڵەکەی ناکە. وانە هەموو شتی بۆ مناڵەکەیەتی، هەرچی خۆشیەتی بۆ مناڵەکەیەتی. بەڵام لە قیامەتە یەوەدو المجرم ئەڵێ خوای ئەو مناڵم بەرێ لو يفتدي من عذاب يومئذ ببنيه ئەڵێ ئەمە بەرن بۆ جەهەنەم بەست خوا خۆ منە. دووەم پارە لە چیا سەرفێکە؟ لە خێزانیە. وەصاحبەته دووەم دەستکرانەوە بۆ خێزانە. ئەنجا ئەگەر لە ماڵ و مناڵ و خێزانی خۆت رازا چێیە؟ وەئەخی ئەنجا برا کەشتەکەی بە قوربانی. ئەوەی کە لە دنیاە پارە و تیا سەرفەکردن ئێستا کەنە حەزەکەی بدرێتە دەستت لە جەهەنەما بخەیتە ژێر خۆت بۆی قاچە نەسووتێ، بۆی کە مێشکە پێوەی گڕ نەگرێ. خوای گەورە فەرمێ کەلا ئینەها لەظە، ئەو ئاگری جەهەنم لەظایە، ئاوا بڵێسە ئەیە، نەزاعەتەن لیشەوە، بەجارێ پلە گۆشت دەرێنێ، پلە گۆشت. پەناگرم بەخوا تدعو من أدبر وتولى ولا بوشوشيت وجمع فشي فأوعى. بس بريكا بس تيكا بس خزنيكا بس بيكرا قاصوا بس بيخرج زمينوا بس بيخرج توركوا بس بيخرج جرستوا بيخرج بانكوا نيلي أمباري فوتيا هل جمع شي فأوعى. الله نازانی لە قیامەتە ئەم پارەیە بێ بە ئەو نەقورسە بێ لەسەر شانت بۆ چونکە حەواڵەو نەکردووە، هەر کۆ کردوتەوە، هەر تێو خنیوە. ئەمە قوڕ بەسەرەکەیە. سایقێکی هیندی هەبوو، سایقی پیاوێکی دەوڵەمەند بوو. ئەڵێ قەت ئەم پیاوە دڵی ناهاو لە پارەکەی سەرف بکات چونکە ئیمانی بەخوا نەبوو. هەر پاری کۆ کردەوە، هەر پاری کۆ کردەوە، هەتاوەکو ڕۆژێکیان وفاتی کرد، مرد. کە مرد من نزیکترین کەس بووم لە خێزانەوە، لەگەڵ خێزانی ڕێکوتمەوە بۆ شوم پێران کە کۆرەوتی وەڵام مردوو لەو پاکتر ناشۆرێ، مردووە کۆنەکە نامردووە تازەکە تەوان. تی وەڵا هێنام و خواستم وت و بووم بە خاوەنی ژن و کۆمپانیا و پارە و هەموو شتێ. وتی تا ئەو کاتەوە مزانی من لای کابرای دەوڵەمەند ئیشەکەم، دوایی نەمزانی ئەو لای من ئیشەکەم تا ئێستا حرەسی پارەکان بۆ منی کۆ کردوتەوە. ماڵی ئاوا بێخوا. بەڵێ بۆ چکە نازانی ئەم پارەیە حەواڵەکە. خۆشەویستم ئەم پارێ ڕۆژە لە ڕۆژان لە قیامەتە ئەبێ بە عوملەی سەعب بە مسقاڵ ئەکەڕێ. بۆیە ئەبێ ئەم پارێ زوو بیرێکی لێ بکەیتەوە، نەقڵێکی بۆ شوێنێک بیکەی بە حەسەنات بۆ ئەوەی کە لەوێ پارەکە بخوا. اینجا لێرە چەندێ بەخشیوە کە شتێک منە خێرتانەکە لە ڕای خوایە. وەڵاهی 250یەکم دۆزیەوە. باش ئەی خوانەی بڕێخوا، ئەمەش 250یەکی تر. بەخوا ئەمە هەر چڵکی دەسە هەر بەدەسەوە خۆسیێتەوە 4 ڕۆژی تر دوولەتە بێ و کەسیش ئەلەن دوو ڕەقەمە کەس نایکە. حەل چۆن بتوانین ئەمە نەقڵکەین؟ ئەمە ئەگەر 250 ترم بەنێ خێرتانەکە. ئەی خوانەی بڕی لەو هەموو موسڵمانە دەوڵەمەنە ئەوە ئەتان نەمەوە، ئەوە هەڵیگرە بۆ قیامەت. لە قیامەت چەند هەڵەگریتەوە؟ ئەمە کردمان بە 1000. کاکە هەر یەکەتان 700,000 وەرگرنەوە. کۆرە کاسبیاڵی چۆ هەیە؟ چۆن بتوانی ئەمە نەقڵکەیت؟ ئینجا لەو ڕۆژەیە کە چاکە ئەبێ بەچی؟ مسقاڵێ بێ بە 1000. الله ابن عباس فەرمێ لە ڕۆژی قیامەتە باوکێ بۆ لای مناڵەکەی ئەڵێ باوک، ئەڵێ کوڕم چۆن باوکێ بووم بۆ؟ ئەڵێ باوکە باوکی وەکو تۆ هەر نەبوو، لە خزمات، لە مەدرسەی تایبەت، لە سیاری خصوصی، لە مۆبایلی ئاخر مۆدیل، هەرچیەکە میز بۆ کردم. ئەڵێ دە کوڕم ئەمڕۆ یەک چاکە لە چاکەکانی تۆ مەوێت. ئەو 1000 بوو بە 700. فەرمێ یەک چاکم بەرێ لەو چاکانە. ئەڵێ وەڵڵی باوکی گیان خۆزگە داوای شتێکی ترە کردایە، بەخوا ئەوەی تۆ لێ ترسی میش هەر لەوە ئەترسم. نەفسی نەفسی نەفسی. چاکەکەی نایەتێ کوڕینە بێنە بەرچاوی خۆت. ئەو باوکە بەو خۆتی لێ زیت ئەو چاکەیەکی نایتێ.
دایک بە هەمان شێوە، کوڕ بە هەمان شێوە، ژن بە هەمان شێوە، کەس چاکەیە نایە بە کەس. ئێستاش دەتوانی چاکەکە نەقڵکەیت، پارەکە بگۆڕیتەوە، بەس تەحویلی کەی، نیەتێکی پاکی لەگەڵا بێ بینێری بۆ شوێنێکی تر، بزانە چەند شوێن بۆ تۆ ئەگرێ، بزانە چەند جێگە بۆ ئەگرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان داوای هاوکاری کرد بۆ جێیشی عوسرا، فەرمی جێیشێ بەڕێ ئەکەین بۆ ڕۆم، ڕەحمەتی خواتان لێبێ پارە بێنن، ڕەحمەتی خواتان لێبێ پارە کۆکەنەوە. کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوە ماڵەوە، عوسمانی کوڕی عەفان باوشی کرد بە پارەکەی هێنای بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 1000 دینار ئاڵتون، 1000 دیناری ئاڵتون، کە هەر یەکیان 4 غرام بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەوەی بینی لە عوسمان پارەکەی هەڕشتە کۆشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا پارەکەی هەڵەدایەوە، ئاوا ئەم دیویە کرد، فەرمی ما ضر عثمان ما فعل بعد اليوم، ما ضر عثمان ما فعل بعد اليوم. لەمۆ دوا عوسمان هەرچیە کە کا مەعفو عامە، حیز زەرەری پێ ناگا. ئەمە بەس بۆ پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر ويتم نعمته عليك ويهديك صراطا مستقيما. بۆ عوسمانیش بڵێ، فەرمی لەمۆ دوا عوسمان زەرەری پێ ناگا، ئەوەی بەخشیوە تەواو، هیچ شتێک زەرەر لە عوسمان نایە. واتە خوای گەورە لە تاوانەکانی هەوڵی خۆش بووە، هەتا قیامەتیش هەرچیە بکا خوا لێ خۆشە بێ. الله، کوا پارەکانی عوسمان، کوا دینارەکانی عوسمان، کوا ماڵەکەی عوسمان، هەمی ڕۆی. بەڵام عوسمان زانی پارەکەی چی لێ ئەکا و لەکوێیە بەکارێنێ و بۆ کوێی تەحویلەکە. ئینسانی عاقڵ و ژیر ئاوایە خۆشەویستەکەم، ئەوەی کە لە بەردەستایەتی ئەزانێ ئەم مامەڵەیە لەگەڵ چیایە، لەگەڵ خاڵقی ئەرز و ئاسمانایە، کەم ناکە مەیڵە. 4250 پێدانێکیان بەخشە، 25,000 پێ 5 بەخشە. مەترسە، ئەنفق بلالا ولا تخف من ذي العرش إقلالا. مەترسە، تۆ زێن لەگەڵ چیا مامەڵاکەیت؟ خوا ئەگەری سەکەنەیەکە لەگە پیاوێکی دەوڵەمە نابێ، ئەلاگەیە میوە بکڕێ، بەلاتی تخوا زەحمە نەبێ، 5,000 پارەیەکم بەرێ، تخوا دوو دڵە بیت بە سەد چاو. کورە زۆرە ئەو خۆمان بالاو بێ، بالاو بێ، دوای هەر کاتێک کورە شتەکانی لێ بکڕەوە، هەر کاتێک چوینەوە لە خزمەتتا پارەکە. بۆ چکە زانی هەیەتی لە شوێنیە. ئێ تۆ لەگەڵ چیا مامەڵاکەیت؟ تخوا عیب نییە، عیب نییە لەگەڵ پەروەردگارە مامەڵە بکەین و دەستمان تێی نەچێ، نەزانین چۆن بەکارهێنین، نەزانین چۆن ئیستیسماری ئەم پارەیە ئەکەین، نەزانین چۆن والذین هم للزەکاة فاعلون ئەم پارەیە بەشدار بین و ئەم پارەیە بەکاربێنین. بەڵێ خۆشەویستەکەم، بۆیە خوای گەورە کە باسی جەنەت العەدنمان بۆ کا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە جەنەت العەدنی بەدەستی خۆی دروست کرد. اینجا بەروبوومی تیا دروست کرد، اینجا ئاوی تیا هەڵقوڵان. الله، ئەرێ ئێستا باخێک خۆی ئاوەکەی هەڵقوڵێ بای چەنە؟ کەس باخێک ئاواشکە بە ئاوەکەی ناخی خۆیان هەڵقوڵێ لە ژێرەوە نییە. فەرمێ چی؟ خوای گەورە بە باشتی وتی بە عەدنی وتی فەرمی تەکەلەمی، فەرمی قسە بکە. کێ زانێ وتی چی؟ یەڵا بە بەهەشتی فەرموو قسە بکە. خوای گەورە سەیرێکی کرد و فەرمی قسە بکەی باش، ئەی جەنەت العەدن کە بەدەستی خۆم دروستم کردووی. فەرمی قسە بکە باش بڵێ چی باشە؟ یەڵا سورەتەکەمان بیرچۆوە. فەرمی قەد ئەفلەح المؤمنون، فەرمی بەس موسڵمانەکان سەرکەوتن. الله ئەکبەر، ئەوەی ئەم شوێنە بگرێ، ئەمە براوەی یەکەمە. خوای گەورە فەرمی وعیزەتی وجلالی لا يجاورني فيك بخيل. فەرمی قەسەم بەخوا ڕەزیل لە نزیکی من نابێ لە باشدا، پەناگرم بەخوا، يعني الذي جمع مالا وعددا باش نابینێ. خوای گەورە فەرمی بەخوا دراوسی وام ناوێ، قبوڵم نییە بێتە باشتەوە لای من. قرس نییە. یحیای کوڕی معین و ئیمامی ئەحمەد ئەفەرمێ پێکەوە دانیشت بوون، ئەفەرمێ چەند پیاوی ساڵحیان بژارد، وتیانی یەک پیاو چاکی ساڵح شک نابین کە ڕەزیل بوو بێ.
ئەوەی کە ڕەزیل بوو لە لیستی پیاوچاکانە چوە دەرەوە. بۆیە خۆشەویستەکەم قەت نەکەیت گیرفانە لە حزوری خوای گەورەیە بەستیت یاخود بیر لەوە بکەیتەوە کۆی کەیتەوە هیچ سەرف نەکەیت. ئەها پیاوێکی وەکو ئیبن مبارەک خوای لە ڕازی بێ فەرمێ ئیبن مبارەک یەکێ بوو لە عالمە گەورەکانی تابعین. ئەو نە پیاوێکی گەورە بوو کە وەسفێکەن ئەڵێن لە ئاخر سەحابەکانی پێغەمبەری خوایە بوو صلی الله علیه وسلم بەس تەنها ئەوەندە بوو پێغەمبەری خوای نەبینی بوو بە خزمەتی نەگەیشت بوو. ئەو نە وەسفێکەن ئەڵێن بۆ ئەڵێن چونکە عالمی وا لە سەردەمی خۆیان کەم بوو وە کابرایەکی زاهیدیش بوو دایمە بە ڕۆژوو بوو سبحان الله وە کابرایەکی خێرکەریش بوو. خێرەکەشی بۆچی بێ باشە؟ ئەزان خێرەکەی ئیبن مبارەک بۆچی بەکارەهاو چێ زانێ؟ یەکەم شت لە چیا بەکارهێنا؟ لە عولەمایانە بەکارهێنا. دووەم لە تەڵەبەی عیلم و حوجرەکانە بەکارهێنا. ئەی بە ئەمانە پێ بگەن عیلم لە ناو ئوممەتان نەپشڕێ. دایمە کاسبیە کرد خزمەتی ئەمانی پێ کرد. اینجا دووەم ئیدا بە خەڵکی عابید و زاهید و لە خواترس، اینجا سێیەم جار ئیدا بە فەقیر و خەڵکێکە پێویستی پێی بوو. فەرمێ ئەو نە پیاوێکی عابد بوو هەموو ساڵی حەجێ کرد. ئەو ساڵی حەجی نەکردا چوو بۆ جیهاد کە خەڵکەکەی ئەبد بۆ حەج. تاوان باوکی کابرایەکی تورکە دایکی ئافرەتێکی خوارزمیە. فەرمێ کە خەڵکی ئەبد بۆ حەج ئەیوو خەڵکی نەبێن پارەکانتان بێن بیکە ناو سنووقەوە ڕەحمەتی خواتان لێ بێ پارەکەی پێێنان هەر حەمەی خستە ناو سنووقەکەوە لە سنووقەکەیە دایەنە کاکە هەریەکە و ڕەحمەتی خواتان لێ بێ نای خۆی لەسەر پارەکە بنووسێ نای خۆیان لەسەر پارەکان با بڕۆین یەڵڵا ئیان بردن بۆ حەج. جوانترین ئەسپیانێ جوانترین حوشتریانێ ئەچوونە مەکە حەجیانە کرد ئەی ڕەحمەتی خواتان لێ بێ هەدیە مە ماڵ و ناڵیش بکڕن بێتانە چی هەدیەشی پێکڕین. ئاهاتن بۆ مەدینە ئەی ڕەحمەتی خواتان لێ بێ هەدیە نەکڕێ و هەدیە بکڕێ لێرە خۆشترین خواردنی دەخواردیان. ئاهاتنە بەغدا لەوێ مەرکەزی تیجاری بوو ئەیان و هەدیەکەیان نیشتان لێرە بگرن کە ئەگەیشتنەوە ماڵەوە ئینجا هەموو حاجیەکانی بانگە کرد. ئەی ڕەحمەتی خواتان لێ بێ داوەتی منن وەرن ئەڵێ حەجی مالەذەوە تا بە خواردنی بۆ حازرەکردن. یەکی دەستەجلێکی جوانیشی بە قیاسی خۆیان نەدانێ کە ئەو ساڵە حەجیان کرده بوو. دوای ئەی فەرموو هەر یەکە و سنووقەکە بکاتەوە بزانە پارەکەی چەندێکی لێ ڕۆیشتووە چەندێکی لێ سەرف بووە پارەکەی خۆی هەڵگرێ کە پارەکەیان دەرێنا لە سنووقە سەر ئەیانوت عەبدوڵای کوڕی مبارەک خۆ پارەکە وەکو خۆیەتی هیچی لێکەم نەبووە. ئەی نازان ئێوە پارەی حاجی بەرەکەتی تیەکەوێ هەموو پارەکەی دانەوە هەموو مەسرەفەکەی خستە سەر شانی خۆی. الله ئەلە جارێکیان چوو بۆ حەج لە ڕێگا مریشکێکیان مدارەوە بوو لێ بە جێما خستیان ناو تەنەکەی خۆڵەکەوە. ئەلێ دواکەو لە قافڵەکە کشێک هات دەستی یایە مرێشکە مدارەوە بکە و خستێ ژێر عەباکەی و بردێ ژوورەوە. ئەلێ چوو بە دوایە کە سیری کرد وتیەوە کچم ئەو نازانی مدارەوە بۆ مدارەوە حرامە وتی آخر مامۆستا جان بەخوا ئەمە بۆ ئێمە حەڵاڵە ئێمە هیچمان نییە و ئەم دوو کچەین و کەسمان نییە و باوکمان پیاوێکی دەوڵەمەند بۆ پارەکەی خوراوە و هیچ شک نابین ئەگەر ئەمە نەخۆین لەبەر سامری. عەبدوڵای کوڕی مبارەک وتی یارن خەڵکینە چێ بە تەمای حەجە وتیان وەڵا هەمووان بۆ حەج هاتووین وتی وەرن پارەکەتان ئەلێرە دانێ ئەمە حەجەکەیە ئەم ساڵ حەج ناکەین ئەگەڕێینەوە. پارەکەی هەمووی دابوو دوو هەتیوە بەجێ هێشت. اینجا کە خەڵک گەڕانەوە بۆ مەڕوو ئەوانەی کە حەجیان کردبوو ئەیان و ئەم ساڵ دەنگ و باسی حەج چۆن بوو ئەیان و کڕ وەڵا حەج زۆ خۆش بوو. ئەزانێ هینیشی لێ و عەبدوڵای کوڕی مبارەکیشی لێ بوو. عەبدوڵای کوڕی مبارەک گەڕا بۆ حەجی نەکرد. مەلایکەتێ لە شوێنی ئەو حەجی کردبوو یان نا خەڵک شایەتیە دانن وەڵڵاهی عەبدوڵای کوڕی مبارەکمان لە حەج بینیوە پیاوێکی ئاوا بوو. بەڵام کە ئەی بەخشی چۆنی بەخشی ئەم پیاوە زەن خاوەنی چەند بوو؟ خاوەنی 400,000 دیناری ئاڵتون بوو واتە یەکسانە بە 1.7 ملیۆن گرام ئاڵتون. ئێمە دڵمان بۆ خۆشە کاغەزمان پێی ساکە ناوی پارەیە پارەی ئەو کاتە هەمووی ئاڵتون بوو واتە پارەکەی بە قیاسی ئەمڕۆ 82.8
حوت مليون دولاری ئەمریکی بوو. کۆرە ملیۆنێر بوو، حد پارەکەشی هەمووی ئاڵتون. ئەو پیاوانە خێریانە کرد. فەرمێ هەموو ساڵێک ملیۆنەهای سەرفە کرد لەسەر حجرە، لەسەر مزگەوت، لەسەر عولەمایان، لەسەر پیاوچاکان، نەیەش کەس پەکی کەوێ. ئەی من کاسبی بۆ ئەماناکە. الله چەند تاجیر و پیاوی ئاوامانەیە بڵێ من کاسبی بۆ دەعواکە، من کاسبی بۆ ئەم خەڵکاکە، من کاسبی بۆ ئەوەکەم، ئیش نەوەستێ. پیاوێک هاو بۆ لایوتی عەبدوڵای کوڕی مبارەک قاچم برینێکی لێ هاتووە، دیارە تووشی ئۆستۆمایلایتس بووە، ئیلتیهابی ئێسکشان نابێتەوە. فەرمی 7 دانە ساڵە حەچی دکتۆر و ئەم سەرە کردومە برینەکە هەر جەراعەتی لێ دێ چی بکەم؟ وتی بڕۆ بیرێک لێ بە بەڵکو ئەم ئاوی ئێرە وشکە. ئەڵە کە بیرەکەی لێدا و ئاو لێوێ هەڵقوڵاو دای بە فەقیر، برینەکەی ئێری وشک بوو. چونکە زامادەی ساکەنە بیر لێ بە مرکزی ئیسلامی بکاتەوە، مەدرسەی حەدیث کاتەوە، خزمەتی فەقیر و هەژار کە. ئەو هەموو خەڵکە لە ئەفریقیا لە برسا ئەمرێ، ئەو هەموو خەڵکە لە غەزەیە چی ئامادەیکایە ئەمە بکە؟ ها دەم خۆش ئافرین. لەبەرەوە خۆشەویستەکانم بەڕاستی ئەم پارەی ئەمانەتە لامان، ئەوەی کە هەیە یان بەجێی دێڵی یان بەجێت دێڵێ. زیاتر هەیە؟ ها؟ کەس لە قەبرەکەی حسابی کردووە قاسەوم سەر و سەری بردووە؟ ها؟ کەس حسابی بۆ قەبرەکەی کردووە شتێ بەرە لەگەڵ خۆیان؟ نایشی بینیت. هەرچیەکیش بەری بەقەڵکرد نایەت. لەبەرەوە خۆشەویستەکانم والذین هم للزەکات، ئینجا کوردی شەڵێ لە کەم کەم لە زۆر قەتیش زەکات لە بەخشین کەم ناکا. وەکو مامۆستا پیرەمێردە فەرمێ چی؟ فەرمێ سەرمایەت بۆ خۆت، زەکات بۆ خودا، مێوتا بیبڕی چاکتر بەرەدا، مەترسە بیبڕە و چاوەڕی بەرەکەکە بزانە چۆنە لەن شیلەی کردو و تەقیوەتەوە. بەخوا بەروبووم ئاوایە. لەبەرەوە قەت لە مامەڵە لەگە پەروەردگارە مەترسن، بیبەخشن بۆی کە خوای گەورە پێتان بەخشێ. خۆشەویستەکانم ئەم پارەیە نەبێ بە تەوق نەچێتە ملمان و بتوانین ئەو پیاوانە بین کە ئینشاءڵڵا ئەو پلە بەرزانی بەهەشت کە بۆمان دانراوە پێی بگەین و لە دنیاشا کە بەخشیمان خۆشترین شتی دەوڵەمەند کە دڵی پێی خۆشە بێ و حاڵەتی نەفسی پێی ئیستیقرارەکە لە ڕووی دەرونیەوە بەخشینەکەیەتی ئینشاءڵڵا کە بەخشیمان بە فەقیر و کێشەمان لە کۆڵ خەڵک کردەوە، خوای گەورە کێشە و مشکلەکانمان لە کۆڵ خۆمانەکاتەوە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.